ساڵی 2022 چ میلەتێکەیە لە دنیا خەبات بکە بۆ ئەوەی مافی بوونی خۆی دەستخان لە وڵاتێکا کە تیایدا ڕۆژکراوە. مەکەلێکی خۆڕاگر و زیندوو بین ئەلحەمدولیلا ئێستا زیندووی ساڵی حەفتەکان و شەستەکان نییە کە گەلی ئێمە بە سەرکردەکانە سەرکردەکانە گەری ئەعدامیانە کرد ینی شتێکیان هەیە گرتر شۆڕش ئەپووکار. من هنا یاداشتەکەیان بۆ ئاشتی بۆ دژی شەڕ و لەشکرکێشی و بەردومانی باشووری کوردستان دەیگەێنینە ئەو لایەنە پەیوەندیدارانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی وەزیرانی عێراق و پشتیوانی داواکەیانین. ئەوانە داوایەکی ڕەوایان هەیە کە لە پێناو ڕاگررتنی جەرگ سووتاندنی دایکان لە پێناوی ئاشتی لە پێناوی ئەوەی کە لە ساڵی 2022 بەداخەوە ئێمە هێشتا میلەتێکین قوربانی شەڕ و پاکتاوی ڕەگەزی و لە ناوبردننی نەتەوەیەکین. ئەم دایکانە بەشێکیانەوانن کە خۆیان جەرگیان سوتاوە، چ لە شۆڕشەکانە، چ لە ڕاپەڕینە، چ لە دوای ڕاپەڕین و لە ئێستایا بەدەستی بەداخەوە ئێڵێم چاوساغی ناوخۆ و وڵاتانی دراوسەیە بۆی ئەوان زیاتر تێگەن لە گرنگی ئاشتی. هیوادارین جلهێزەکان وانەی کە تا ئێستا بە ئاگر و ئاسن مامەڵە لەگەڵ داوای ڕەوای میلەتێکی وەکو کوردەکەن تێبگەن کە ئێمە قەت شەڕمان نەویست و شەڕخوازیش نین.